دەچینە لای ڤیتیەک کە کردنەوەی پێشانگای کتێبە لە سۆران کە دیارە لەم وەرزەدا یا لە مانگی پیرۆزدا هەندێک چالاکی بەڕێوە دەچن کە بەشێک لەم چالاکیانە پەیوەستە بە بابەتی پەروەردەییەوە کە پێشانگایش کێستە کراوەتەوە بە هەمان شێواز کە ئازاد عومەراوی ڤیتیەکەی بۆ ئامادەکردین با پێکەوە بینەری بین. بەناوی خوای گەورە ئێمە وەک دەستەی ئەنستوتیوی ژیار لە سۆران هەڵساین بە کردنەوەی پێشانگایەک لە خلالی 7 ڕۆژدا. سوپاس بۆخوا پێشوازیەکی باشی لێکرا و کتێبەکانیش هەمە زۆرن، کتێبی ئاینی، پەروەردەیی، دەرونی، سیاسی و زۆرها سەرچاوەی لەخۆ گرتووە. لە فەزلی خوای گەورە سۆران ئەوە یەکەمین جارە پێشانگایەکی لەو شێوە بکاتەوە کە پێشانگایەکە سەرنجی چین و توێژەکان بەلای خۆیدا ڕابکێشیت و ببێتە جێ ڕەزامەندی تەواوی کۆمەلگا. دیارە کتێب لە چەند ڕۆیکەوە گرنگی هەیە و هەروها کاریگەری هەیە لەسەر ژیانی ئینسانی. گرنگترین خاڵ بەڕای من ئەوەیە کە کتێب وا لە ئینسان ئەکات لەو قاڵ بە یاخود لەو جیهانە بچووکەی کە تێیدا دەربچێت بۆ جیهانێکی تر و یاخود ئاشنا ببیت بە کۆمەڵێک بیر و باوەڕ و بۆچوونی جیاواز. ئەوەش لە چەند ڕۆیکەوە خزمەت بەو کەسە ئەکات یاخود بە خوێنەر ئەکات. یەکەم لە ئاستی خودی شخصی خۆی دەربازی ئەکات لە بچووک بیرکردنەوە و هەروەها دەرچوون لە قەیرانی دەرونی، لە قەیرانی ڕۆحی و هەروەها پێگەیاندنی کەسایەتی لە ئاستی کۆمەڵایەتیش بە هەمان شێوە کتێب ئەتوانێوا لە ئینسان بکات ببیتە بوونەوەرێک کە توانای ئەداکردنی ئەرکە کۆمەڵایەتیەکانی هەبێت بەرامبەر بە خۆی، بەرامبەر بە خێزان، بەرامبەر بە کۆمەلگا و هەروەها بەرامبەر بە دەوڵەت و ژینگە و کتێب بە یەکێک لە پیرۆستترین شمەکەکانی مێژووی مرۆڤایەتی دادەنرێت کە خزمەتێکی گەورەی بە مرۆڤایەتی کردووە لە ژیان و گوزەرانیدا و بەردەوامیشە لەم خزمەتە. لە ئێستادا گەرچی تەکنۆلۆژیا بەرەو پێشچوونی بەرچاوی بەخۆیەوە بینیوە، بەڵام نەیتوانیوە و ناشتوانێتن جێگای کتێب بگرێتەوە. ئازاد عومەراوی تایبەت بە میهری ڕەمەزان، قەزای سۆران.